هەر لە شاری کەرکووک ئەمێنینەوە پێشەنگایەکی شێوەکاری و کاری دەستی بۆ دوو بەهرەمەند ئەکرێتەوە. بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ پێشەنگایەکی شێوەکاری کاری دەستی بۆ دوو گەنجی قەزای چەمچەماڵ کردەوە لە بواری شێوەکاری و کاری سیرامیکیدا. بەشێکی زۆر میوان و لایەنی حیزبی و حکومی ئامادەی پێشەنگاکە بوون. ئاریان سەمەد دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانی چەمچەماڵم بەشی سیرامیک کە زیاتر لە 6 ساڵە مەشغوڵی دروستکردنی ئیشی سیرامیک و پێشەکردنەوەی پێشانگا جوانەکان لە سنووری قەزای چەمچەماڵ و کردنەوەی چەندین چالاکی بۆ سنوورەکەمان و وەک بەرچاو ڕوونیەک بۆ ئێوەی خۆشەویست و بینەران و سنووری قەزای چەمچەماڵ کە ئێمە کاری سیرامیکی کارێکی کەمێک جیاوازە وەک لە کاری شێوەکاری و لە کارە هونەرەکانی تر و لە کاری پەیکەرتاشی و لە کاری دیزاینەکانە کاری سیرامیکی بەتایبەت هەمووی ئیشی دەستیە و ئیشێکە کە ئەبێت تەعامولێکی ئەجگار ئاسان و نەرمی لەگەڵا بکرێت و ئیشی سیرامیکی مێژوویکی زۆر کۆنی هەیە بۆ دروستکردنی وەک بەرهەمهێنانی دروستکردنی سیرامیک ئەم قوڕە لە زۆربەی شوێنەکانەوە داخلی چەمچەماڵە بێت و ئەبێ ئێمە پێشتر پشکنینی ئەم قوڕە بکەین بە چەند ئامێرێک و بە چەند فلتەرێکدا بڕواکە ئێمە قوڕە ببێژین و دواتر بشێدرێت و هەروە ئاسانیەکە ئایسەمە ئاوا سێرەکەین و بەرچاوی ئێمە ئەو مادانی کە تیای بەکارێنین موادی سلیپی پێڵین کە وەکو چیمەنتۆ ئەگیرێتەوە بە ئاو ئەگیرێتەوە بۆ یەکگرتنەوەی قوڕەکان و موادێک کە بەکارێنین ویلی پێڵین کە ئەو ئامێرەی کە لەسەری داینین بۆ سوڕانەوەی ویشەکان و چەندین ئالەتی جۆرمانێ بۆ نەخشوونیگار لەسەری و ئەم پێشانگایە زۆر زەرورە کە ساڵانە چەندین جار لە سنووری قەزای چەمچەماڵ ئەم پێشانگایە بکرێتەوە و هاوکارمان بن بۆ کردنەوەی کۆرسێکی سیرامیکی لە چەمچەماڵ کە بەداخەوە تەنها لە پەیمانگەی هونەرە جوانەکان وەک خوێندکار ئەتوانی بەشدار بیت و من حەزەکەم بەدەر لە خوێندکار و سنووری قەزای چەمچەماڵ و هاوڵاتیان بەشداری ئەم کۆرسە جوانە بکەن لە سیرامیکی چونکە سیرامیک چەندەها جۆر ئیشی پێکرێت کە ئێمە لەم سەر ڕووی زەمینە ئەیبینین هەموو جۆرە ئیشێکی پێکرێت سیرامیک. من محەممەد کاوە ئەمەر خوێنکاری ئامادەی چەمچەماڵم هێشتا نەگەیشتمە بۆ خۆناغی کە کۆلێژی هونەرە جوانەکان ببڕم و خولیایەک وای لێم کردووە کە خەریکی ئەم ڕسمانە بم حەزێکی خۆم کە لە 15 تابلۆ بەشداریم کردووە هەر تابلێ و شێ و سیمای خۆیە بەخشێت ئەم تابلوێە کە بە قەڵەمی ڕەساس دروست کراوە لەگەڵ چەندین جۆری غەڵوزی کاڵ و تۆخ ڕسمێکی ئەوە پێویستی بە 15 ساعت بۆ 20 ساعت 25 ساعتە خایەنێک کە ئەمە ژواکات ناتوانانی بە بەرداوامی خەریکی بیت ئەبێ کاتەکانت دابشکەی بەسەر ڕسم و خوێندن و ئیشوکاری خۆدا بەشداریمان کردە لە 15 تابلۆ کە پێکاتون لە تابلوی بچووک و گەورە زۆربەی تابلۆکان قیاسی ئەیسریەکە قیاسێکی ئەکادیمی و قیاسێکی زۆر جوانە ئەبەخشێت بە ڕسمەکە.